بینەرانی عزیز، کورتێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا سعودیا بە شێوەیەکی کاتی ئەنجامدانی گەشتی عومرەی ڕاگرت. حکوومەتی سعودیا ڕایگەیاند ڕاگررتنی گەشتی عومرە لە پێناو پاراستنی هاوڵاتیان و بەگشتی عومرەکارانە. بڕیارەکەی سعودیا لەسەر ڕاگررتنی گەشتی عومرە سەفەری مەدینەی پیرۆزیش دەگرێتەوە. دەسەڵاتدارانی سعودیا دەڵێن پاش بڵاوبوونەوەی کۆرۆنا لە ئێرانەوە بۆ بەشێک لە وڵاتان ترسیەوەیان هەیە لە ڕێگەی عومرەکارانەوە ئەو ڤایرۆسە بگاتە سعودیا و لەوێشەوە عومرەکاران ڤایرۆسەکە ببەنەوە بۆ وڵاتەکەی خۆیان کە ئەوەش کۆنتڕۆڵکردنی ئەو ڤایرۆسی هێندەی تر ئەستەم دەکات. بڕیاری ڕاگررتنی گەشتی عومرەکاتیە و لە ئێستاشدا هیچ بڕیارێک لەسەر گەشتی حەجی پیرۆز نەدراوە. وێبسایتی فەرمی وەزارەتی تەندروستی ماوەی نزیک بە ساڵێکە هیچ هەواڵ و زانیاریەکی تێدا بڵاو نەکراوەتەوە و پێگەی فەرمی فەیسبووکیشی لە پاشکۆی میدیاکەی سەرۆکی حکوومەت دەچێت. لە ئێستادا کە زۆرترین هاوڵاتی لە ناوتۆڕە کۆمەڵایەتیەکان بە شوێن زانیاریە جۆراوجۆرەکان لەسەر کۆرۆنادا وێڵن، وێبسایتی فەرمی وەزارەتی تەندروستی هێشتا وەزیری پێشووی تەندروستی نیشانەدات و پێدەچێت ژمارە نهێنیەکەی ئەو وێبسایتە کابینی هێشتم ڕادستی کابینێ نوێیەمی نەکرد بێت. لەلایەکی دیکەوە پێگەی فەرمی وەزارەتی تەندروستی لە فەیسبووک کەمترین ڕێنمایی لەسەر کۆرۆنا تێدا بڵاو کراوەتەوە جگە لە کار و چالاکیەکانی خودی وەزیر یەکەم سەرچاوی هەواڵ و زانیاریە و پەیجەش میدیاکەی سەرۆکی حکوومەتەکەوای کردووە پێگەی وەزارەتی تەندروستی لە فەیسبووک زیاتر لە پاشکۆی میدیاکەی سەرۆکی حکوومەت بچێت. لە کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم حاڵەتی کۆرۆنا تۆمار کرا و بەوەش ڕێژەی توشبووان بە کۆرۆنا لە ئێران گەشتە 139 کەس. وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەیاند 19 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئێران گیانیان لەدەستدا و 139 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکەش تۆمار کراون. کیانوش جانپور وتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ئاشکرای کرد لە تازەترین حاڵەتەکاندا 4 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا و ئەنجامی پشکنینی 44 کەسی دیکە بە گومانی ڤایرۆسی کۆرۆنا پۆزتیڤ بووە و یەکێک لە حاڵەتەکانیش لە پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. تا ئێستاش 1734 کەس کە لە سنوورەکانی ئێرانەوە گەڕاونەتەوە لە ژێر چاودێریدان و 536 کەسیش بێ هیچ پشکنینێک لە سنوورەکانی عێراقەوە بە ڕێگەی قاچاقەوە هاتوونەتەوە ناو هەرێمی کوردستان. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم و سامان حسێن وەزیری تەندروستی هەرێم داوا لە هەموو دام و دەستگا فەرمی و تایبەتەکان دەکەن کۆڕ و کۆبوونەوەکانیان ڕابگرن هەتا ناوچەکە پارێزراو دەبێت. سامان حسێن وەزیری تەندروستی هەرێم وتی تا ئێستا 1734 کەس کە لە سنوورەکانی ئێرانەوە گەڕاونەتەوە لە ژێر چاودێریدان و ئاشکراشی کرد 14 کەسی گومان لێکراو بە کۆرۆنا هەبوون کە پشکنینی 11 کەسیان پاک بووە و پشکنینی 3 کەسیان هێشتا دەرنەچووە. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمیش دەڵێت ناونیشانی ورد و دروستی 536 کەسیان لایە کە لە دەواازە سنووریەکانی عێراقەوە بێ هیچ پشکنینێک لە ئێرانەوە گەڕاونەتەوە هەرێم و داوایان لێ دەکات لە پێناو پاراستنی سەلامەتی خۆیان و خێزانەکانیان سەردانی تەندروستی بکەن. ئەو دوو وەزیرە داوا لە هاوڵاتیان دەکەن سەردانی کەرکووک و نەجەف نەکەن، لەگەڵ ئەوەشدا ئەگەر بۆ کاری پێویست نەبێت هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێم و عێراقدا ڕابگرن. ئەو شۆفێرەی ساڵی ڕابردوو لە چەمچەماڵ منداڵێکی تەمەن 4 ساڵی کوشت و هەڵهات ڕۆژی ڕابردوو لە سلێمانی دەستگیر کرا. بەڕێوەبرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕایگەاند مەفرەزەکانی بنکەی پۆلیسی سەرات تۆمەتبارێکیان دەستگیر کرد کە ماوەیەک لەمەوە پێش بە ئۆتۆمبیلێک منداڵێکی شێلا بوو دواتر هەڵات بوو. لە ڕاگەیەندراوەکەی پۆلیسی سلێمانی داهاتووە ڕۆژی 12 مایسی ساڵی ڕابردوو ئۆتۆمبیلێک لە قەزای چەمچەماڵ منداڵێکی تەمەن 4 ساڵانی شێلا و دواتر هەڵات. دوای گەیشتنی مەفرەزەکانی پۆلیس و تیمە فریاگوزاریەکان منداڵەکە ڕەوانەی نەخۆشخانە کرا بەڵام بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. پۆلیس دەڵێت دادوەر بڕیاری دەستگیرکردنی بۆ تۆمەتبار دەرکرد بەڵام لەبەر نادیاری شوێنی نیشتەجەبوونیەوە تۆمەتبار لەو ماوەیەدا نەدۆزرایەوە بەڵام پاش کۆکردنەوەی زانیاری و بەدواداچوونەکان لەلایەن بنکەی پۆلیسی سەراوە دەرکەوت کە تۆمەتبار هاتوچۆی شاری سلێمانی دەکات توانرا تۆمەتبار دەستگیر بکرێت و لە کاتی دەستگیرکردنیشدا دەستگیرا بەسەر چەکێکی جۆری دەمانچەدا. پاشنیوەڕۆی ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان بە کابینەکەی عەلاوی کۆ دەبێتەوە پارتیش لە دانانی وەزیری حزبی شکستی هێنا. ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند شاندی یەکێتی و پارتی لە بەغدا شکستیانێنا و نەیانتوانی و عەلاوی بە دانانی وەزیری حزبی لە کابینە وەزاریەکەیدا ڕازی بکەن.
ئەو پەرلەمانتارەی کۆمەڵ دەژڵێت جگە لە پارتی و یەکێتی پەرلەمانتاری حیزبەکانی تر لە بەغدان بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ متمانەدان بە کابینەکەی عەلاوی دەکەن. ئەحمەدی حاجی ڕەشید دەژڵێت جگە لە یەکێتی و پارتی سەرجەم پارتەکانی تر پشتیوانی لە عەلاوی دەکەن. ئەحمەدی حاجی ڕەشید جەخت لەوە دەکاتەوە یەکێتی و پارتی لە دانانی وەزیرەکانیان لەسەر بنەمەیە پشپشکێنەی حیزبی شکستیان هێنا و شکستی یەکێتی و پارتیش لە دانانی کاندیدی حیزبی لە کاتێکدایە محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێدا و بۆ سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند ئەمڕۆ دەنگدان لەسەر یەکەمین کابینەی پاڵێوراوانی بێلایەن و کەسانی دەستپاک بەڕێوە دەچێت. دەژڵێت ئەو پاڵێوراوانە دەتوانن ماف بۆ گەل و شکۆ بۆ عێراق بگەڕێنەوە. تا دێت کۆرۆنا لە ئیتالیا گەشەی زیاترەکات و ژمارەی توشبووان بە کۆرۆنا گەشتە 322 کەس و 10 کەسیش گیانیان لەدەستداوە. ئەنگێلۆ بۆریل سەرۆکی ئاژانسی بەرگری مەدەنی ئیتالیا ئاشکرای کرد توشبووان بە کۆرۆنا لە وڵاتەکەیان گەشتووەتە 322 لەو ڕێژەیەش 10 کەس بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستدا و لە نێو کەسانشدا گەنج و خەڵکانی بەسەڵات هەن کە بەشێکیان تەمەنیان لەسەر و 80 ساڵیەوەیە. بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە ئیتالیا 11 شارۆچکەی داخست و بڕیاریداوە یاریەکانی سیریایی لە یاریگای چۆڵدا و بەبێ هاندەر بەڕێوە بچن. دەرمانی چارەسەری کۆرۆنا دروست کرا و بەم نزیکانش لەسەر توشبووان بە کۆرۆنا تاقی دەکرێتەوە. کۆمپانیای مۆدێرنای ئەمریکی بۆ دروستکردنی دەرمانە پزیشکیەکان یەکەم کاروانی دەرمانی چارەسەری کۆرۆنای بەرەمێنا و ڕەوانەی ناوەندەکانی لێکۆڵینەوەی زانایانی کردووە و لەوێدا لەسەر مرۆڤ تاقی دەکرێتەوە. لە ئێستادا ماوەی 3 مانگە ڤایرۆسەکە دەرکەوتووە. چەندین کۆمپانیا ڕایان گەیاندووە کە پەرەیان بە چەند جۆرێک لە دەرمان داوە کە دەتوانێت بەر بە نەخۆشیەکە بگرێت و لەسەر ئاژەڵان تاقی کراونەتەوە. بە پێی میدیاکانیش لە دوای ڕاگەیاندنی یەکەم چارەسەر لەلایەن کۆمپانیای مۆدێرناوە نرخی پشکەکانی ئەو کۆمپانیایە بە شێوەیەکی خەیاڵی لە بازاڕەکاندا بەرز بووەتەوە. کۆمپانیاکەش ئاشکرای کردووە بەم نزیکانە چارەسەرەکەیان لەسەر توشبووان بە کۆرۆنا لەسەر مرۆڤەکان تاقی دەکەنەوە. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان پێشکەشکردن پاشناو بڕێک ێژە بە بەرنامەی پایانی ڕۆژ دەدەین.